وەڵی زیاتر بۆ جوانی ئەیکڕن بەس من سێری دەموچاوەکە ئەەکەم هینمینەمەیە خەبیر تایە بزانم یەکێک بە نوعەکە چەخۆی نایەمێ ئاشڵەژێت داوایشتی زۆر خەتەر ئەکات بەس من ئەو شتانە نای بڵێن چەق و بۆکس خەنجەر و ساتور و ئەم شتانە سڵاوە لێ بێ چەند ساڵە میشاکەیت؟ وڵی تقریبان بۆ 30 ساڵە بێت 30 ساڵە میشاکەم ئیشی چەقۆفرۆشتە چەقۆفرۆش و هەموو شتێکی ئاسنگەری تا چەندێ خواستی لەسەر چێنە و کەسانی کێن چەقۆ ئەکڕن وەڵی ئێستا بڵین مەتەحمەکان زیاتر لە سەرەتی ئیشی ماڵان ئێتە ئیشی جوانکاریشم هەیە ئیشی جوانکاری و ئێ بڵین گەنج و منجیش هەیە چەقۆ ئەکڕێت گەنجان تا چەندێش چەقۆکڕن بۆچی کڕن بەڵێ وەڵی زیاتر بۆ جوانی ئەیکڕن بەس من سێری دەموچاوەکە ئەەکەم هینمینەمەیە خەبیر تایە بزانم یەکێک بە نوعەکە چەخۆی نایەمێ چەخۆی نایەمێ نایەمێ چۆن دەموچاوەکە ئەناسیتەوە بۆچی مەبەستێکی ئەوێ دەموچاوەکە سری دەموچاوی ئەەکەم یەکسەر دیارە ئەشڵەژێت داوایشتی زۆر خەتەر ئەکات بەس من ئەو شتانە نای بڵین چەق و بۆکس خەنجەر و ساتور و ئەم شتانە ساتوریان بۆ چییە؟ ساتور بەحسا بۆ شەڕە بەس ئێستا ئەمە 2 ساڵە زۆر باشە لەخوا بەزیابێ خەڵک یای نایکڕێ بەعام لە ترسایە یاخود ئەوەیە کە خەڵکەکەەوە شار بۆتەوە وەڵا لە ترسایە چونکە جەمعەتی قایم خامێت و ئاسایش و مکافح و ئەمانە هی نەکەن یعنی زۆر حساسن بۆ ئەوە بۆ بابەتە باشە ئەو چەقۆیانی کە هەیە زیاتر هیچ جوانکاری هیچ جوانی ئەبینم هەیە بۆ چێژلێنان ئەو بابەتانەیە چێ زیاتر ئەیکڕێ بوونە ماڵان بەڵێ مەتعەمەکانە ماڵانە بەڵێ ساڵان چۆن وەڵی ساڵان زۆر ئەفرۆشرا بڵین زۆر ئەفرۆشتا بەعام بەس ئەم 2 ساڵە کەم شت ئەفرۆشتێن لەبەر ئەوی بە گەنج نافرۆشین زۆر بە گەنج ئەمە کردوتانە ئێوە بازاری ئێوەشی کەم کردوەوە بەڵێ کەم بۆ تۆ بەڵێ بۆ هیچ مووقیفێکە تاسە توش بووە گەنجێک هات بێت چەقۆیشی برد بێت و کەسێکی پێکوش بێت وەڵی تا ئێستا شت نەبووە بەس جار بەجار یەت من خۆم بە سێری دەموچاوەکە بکەم ئەزانم ئەوە مەبەستی خراپە یا باشە تووشی دەنگدەنگ نابی خۆ بەرە وەڵا تووشی دەنگدەنە بم جاری وایە گەنجیە بۆلام ئەڵێ بۆچی پێم نافرۆشی سەبەب چیە تەنیش هەڵم کاکە بە کەڵک نایە تۆ با باوکو دایکە تووشی مشکلە نەبێت کاکە لاتوکە بە تۆ گەنجیت ئەکات ئەم چەقۆی لە پڕایکی بێیچێکە دوای خۆ تووشی مەحاسەبابی دایک و باوک دەکەوێتە ناوهینەوە مشکلەوە تجاری وایە بە قسەمانەکە و جاری واشە بە قسەمان ناکە تۆ دەمێکە لە میشەیە ساڵان گەنج کە هاو چەقۆ بکڕێ یان شەڕیان پێ کرد و ئەمانە بۆ جاران خەڵکی ناکوش ئەوەی کە چەقۆ شێمون بۆ ئێستا خەڵکە کوژ بەڵێ جاران دیاریکرااو بوو هەمووی 3-4 کەسی تیا بوو ئەم سلێمانیە شارەزا بوون بیایە بە لە پەڕی کاغەز بە هەڵکوونیە کرد بەس ئێستا مناڵی ئێستا شارەزا نییە مەحاسەبی دایک و باو کەمە ڕێگەی کا بە ورجیا و تەواو بێت ئەمۆژگاری و چێ بۆ دایکان و وەڵی من هیوادارم دایکان و باوکان مەحاسەبی مناڵەکانیان بکەن لە مەکتەبا بێت بچن بڵێن چاودێری هینەکەیان بکەن مەکتەبە چووکە هەمی لە ڕەفیقی خراپەوە توژەبن ئارەوەڵا دۆڵابی هێشتی هەیە بگەڕێت بزانە بۆ کسخەنجەری تایە چەقۆی تایە بگەڕێ و ئیسڵێت حەلەکەی بەزەوەی ئەو کەسانی کێن بۆ نەکە داوای چەقۆیان کرد بێت و پێ و نەفرۆش بێتن بچووکترینیان تەمەنی لە چەند وەڵی تایەتی هەتا 12 ساڵی تایە 12 13 14 15 هەشە بەخوا تەمەنی 20 ساڵە بەسی دەموچاوێکم کە زانم خراپە میسالی بووێن وەڵام تۆ بۆ چیتە ئەو چەقۆیە بە کەڵک نایە مەیبە زۆرم لێ بکە اینجا ئەیەمێک بۆ تەمەنی گەورە بەڵێ ئەم چەقۆیانە لێرە دروست ئەکرێن یا دەرەوەی هەموو نوعێکم هەیە سام لە بالایە ناوبانگم دەرکردووە ئیتر ئەوروپیا ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسیا ئیتر سینیشم هەیە ئێرانیشم هەیە و ئی خۆشمانم هەیە گرانترین چەقۆ بە چەنە لێرە وەڵی تقریبن هەتا 12 وەرەقە ئەڕات شتی دەرەجەیەک ئەم دەقەیە هەیە لێرە ئەم دەقەیە هەیە بەڵێ باشە جۆرێک هەیە کە زۆر دەگمەنە لە عالەمە سامورایی هەیە لێرە بەڵێ هەیە نرخی چەنە بەڵێ وەڵی تر لە 5 دەست پێکە هەتا 20 وەرەقە زیاتر ئەوە چەقۆکانی و خەنجەرەکانی خەنجەر و لەگەڵ شمشێری خەنجەر و شمشێریش لێرە دەسەکەوێت بەڵێ هەیە بەڵێ بۆچیانە وەڵی تر زیاتر شێخی کرێ بۆ جوانی جەماعەتی شێخ و ئەمانە ئیکڕن بۆ هەڵواسی باشە خۆ بەکار نایەت نا بەکار نایە شتێکی گەورەی زلە بەکار نایەت